150 لەگەڵە بەڕێزم بەڕادەکانی شۆڕش و جەنازەی کۆڤید 19 دانیتیان بۆ بازیانە لە ئێستا بۆ سەرسەماڵە حەزێت لەگەڵاوکاریان کرد. بەڵێ وەرگیرا هەر ئێستا بە سەر چاو 0-0. شۆفێرانی پزیشکی دادی سلێمانی لە ئێستاە بۆ ماوەی 3 مانگە بە هیچ شێوەیەک نەمانتوانیەوە چەند سەعاتێک لە ماڵە بین لەبەری لە ئێستاە تەرممان زۆرە بۆنەی ڤایرۆسی کۆرۆناوە ڕۆژانە 10 تەرم 15 تەرممان هەیە لە سەعات 7 بیانی 8 بیانی ئێمە ناوەستین 24 سەعات خەریج گواستنەوەی تەرمین 5 شۆفێری ئێواران تەرممان هەیە بۆ ناشتن لەگەڵ تیمی بەرگری شارستانیە بۆ سەرقەبرانی تایبەت بە کۆرۆنا ئێمە تا ئێستا لەگەڵ بەرگری شارستانی و بەڕێز جێگەری بەرەبەری گشتی حاجی عەبدوڵڵا تا ئێستا 107 دانەمان لەسەر گۆڕستانی تایبەت بە کۆرۆنا ناشتووە. شنگریەکانمان زیاد بووە ڕۆژانە 24 کاتژمێر لە دەوام داین لە کاتی ئەرک داین هاوڵاتیان هەتا حەدێک هاوکارمانن زۆر جاریش کێشە و گیرروگرفتمان بۆ دروستەکەن لەبەرەوەی زۆر جار بۆ بردنەوەی تەرمەکانیان کە لە پزیشکی دادیە و بۆیان ئەبیت زۆر جار هاوکارمان نابن. نسبەتی گواستنەوەی تەرمەکانەوە ئێمە لە ڕێگەی نەخۆشخانەکانەوە نەخۆشخانەی سەرچنار شەید تاهیر شەیداسۆ نەخۆشخانەی جەمهوری ئەمانات پەیوەندیمان پێوەکەن و ئێمە ژەڕۆین بەدەمیانەوە جەنازەکە بارەکەین لەگەڵ کاتی جەنازەکەیە ئێمە هیچ کەسێ لەگەڵ خۆمان سەر ناخەین لە ناوی سەعافەکەیە لەبەرەوەی یا ئێمە گەر بەرکەوتبین بە ئەوان نەبن بەرکەوتە ئەو هاوڵاتیە ئەگەر ئەویش بەرکەوتی با ئێمەش نەبینی بەرکەوت. داواتان چییە لە هاوڵاتیان؟ ئێمە داوامان لە هاوڵاتیان ئەوەیە تەنها ئەوەندە لە کاتی ڕێوڕسمی ناشنەکە هەرچەند پێشیان ئەڵێن 6 کەس بۆ 7 کەس نێنە ناو قەبرستانەوە لەبەرەوەی بێ باوان بیر لەوە بکەنەوە کە ڤایرۆسی کۆرۆنا هیچ کەسێ ناناسێت. جەنازەی کۆرۆنا دێ نایە بۆ لە ئێمە بەس ئێمە نازانین خەڵک زۆربەی فەحز ناکات لەوانەیە ئێمە ئەو جەنازەی ببینین و ئەو تەرمە ببینین و فەحسی نەکردبێت ئێمە یعنی مەترسیەکی گەورەمان لەسەرە ئیشەکەی ئێمە جێگەی مەترسیەکی گەورەیە و ئێمە هەرگیز ئێمە لە ئیشوکار نەوە ساوین بە شەو ڕۆژ 24 سعات ئێمە لە خزمەتی هاوڵاتیان داین. چارەسەرێک چییە بۆ ئەم حاڵەتی ئێوە باسێکەن وەکو توێکارەکان لێرە؟ وڵای وەکو چارەسەرێک ئێمە داواکارین لە هاوڵاتیانی خۆشەویست کە کاتێک دێن یان جەنازەیەک دێن بۆ ئێرە لەوانەیە کۆرۆنای هەبێ ڤایرۆسی کۆرۆنا هەبێ و پێشتر خۆشیان نەیانزانی بێت تۆزێ خۆپارێزی زیاتر بکرێت لێرە باشە چەند کەسێکی کەم یان بە دەستکێش و دەمامکەوە بێنە ژوورەوە نەوەک ئەوەی هەبێت و ئێمە نەمانزانی بێ و ببێتە مای مەترسی بۆ ئێمە و هاوڕێ خۆشەویستەکانێکمان توش ببێت.